تاوەکو ژیانی مرۆڤایەتی پێشکەوێت و هۆکارەکانی ژیان ئاڵۆزتر بێت هاوتەریب ڕەچاوی تەندروستیمان نەکەین ئەوە کێشە تەندروستیەکان زیاد دەبن قەرەباڵغی و تێکەڵایی مرۆڤەکانیش یارمەتیدەر دەبن لە بڵاوبوونەوەی بەشێک لەم نەخۆشیانە. ئەو کات دەبێت چارەسەری جیاواز و ڕێگەی جیاواز بگرینە بەر بۆ ڕێگری لەم جۆرە بڵاوبوونەوەانە. زۆربەی چارەسەرەکان لای دامەزراوە تەندروستەکان و ئەوانش بە ئەنجامدانی توێژنەوەی وردی تەندروستی لەسەر نەخۆشیەکان و لەسەر هۆکارەکان و چارەسەرەکانیان پێمان دەڵێن لە کۆتاییدا باشترین ڕێگەی خۆپاراستن و چارەسەر چییە؟ کەواتە توێژینەوە زانستیەکان بۆچی گرنگن؟ کورد لەکوێی پێشکەوتنەدا خۆی دەبینێتەوە. من ساسان یاقوبی لە بەرنامەی توێژینەوە و تەندروستی لەگەڵتان دەبم بۆ ناساندنی گرنگترین ئەو توێژینەوانەی کە لە گۆڤارە جیهانیە بەناوبانگەکاندا بڵاو کراونەتەوە. چاوەڕوان بن. سمارت وەرچەرخانە.